بەڵێ 20 دەفتەر دۆلار زەرری کردووە لە ماوەی دابەزینی دوێنێشەوە بەڵام وەکو دیارە ئێستا سعرەکە تۆزێک زیاتر بەرز بۆتەوانێ تقریبا ئێستا 11 دەفتەر و 456 دلار توانین بڵین بەهۆر بیتکۆینێک ئەم دقەیە دەفتەرێک لە زەرەرە دەفتەرێک بەرز بۆ نرخەکە لە دوێنێشەوە با بڵین لە دوای دابەزینەکە دەفتەرێک بەرز بۆتەوە دووبارە بەڵێ پێ دوایە هۆکاری بەرزبوونەوە خو دابەزین نرخی بیتکۆین لە بازاردا بۆچی دەگەڕێتەوە دابەزین و بەرزبوونی نرخەکان لە بازاڕە دارایەکانە زیاتر ئەگەڕێتەوە بۆ هەواڵەکان جیۆپۆلۆتیک و سیاسەتەکانی جیهانی کە یەکێک لەو هەواڵە کاریگەرانەی لە دوێنەیە لە چەند ڕۆژی پێشوە ڕوویاوە ئەوە بکە دۆناڵد ترەمپ ئەڵێت باجەکان لەسەر کاڵاسینیەکان زیاتر بەردەوامە بێ بەرزە بێتەوانێ بەردەوامە بێ و ئامادەی ئەوە نییە لەگەڵ سەرۆکی چین دابنیشە و بۆ کەمکردنەوەی باجەکان یەکێک لە هەواڵە سەرەکیەکان ئەمە بوو و چەند هەواڵی زیاتر هەبووە لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستین ئەمانە هەمی کاریگەری هەیە لەسەر دابەزین یا بەرزبوونی نرخەکان و دابەزینەی کە دوێنێ کردوێتی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەو هەواڵە بووە کە ئەمریکا لەسەر باج لەسەر سین داینەوە